روشي عنقو روشة عراقي وبيش حاطين هي ام دي لقل جاسم عيساوي شارزاي سياسي جي فلوجة برياز قايد قرنا دستا سلاف بوتا بريز عيساوي دست بي كده تخوازي مشتبه برسم قلو درفتا ديالوغي دنابينا آليان دمائية دنابينا باسكي صدر و چرچويا هواهنگیه ده نعم السلام عليكم. بل السلافين خذي الوبن وسلاف ل بينرين ونجي وهر كسكيدن كو جكنا علاوة قهل ما دبي خب شاندان علي جرين صدر بردوامن ودبينن كو چرچوه همه هنگی جهاتن خوب شاندانه ده خوازه چک سازی ده کن لیل سر هم کتلین سیاسی پیشتا کو درچه که ببینن جبو که عراق در کوی جوی آلوزیا کن هاکتیا تیده و هر وها ده انجام ده دوی گو تو بیجک چه بین لناف برا چرچوه همه هنگی و هر وها تیار صدری و هر وها بچاف دیریا مکوناتن دنجی کل عراقینه لی کو برس سرو کبارزانی لپیشی داخواست لی چاکسازی و هر وها گوتو بیجان کرو گوتن کو گوتو بیج ورن کرن جبو برجوان دا ولاتیان و داخواست جهمو آلیان کر کو گوتو بیج بکن و دما کو گوه ندانیم گهشتن روژه که کو اف روژه هم دبینن و لی همو ولاتن دیوه گوه هستن کو تیاری صدری خوب شندن الملنی کرنه جبو چاکسازی لی عراقی لی لسر همو کتلین سیاسی پیوسته کو پیش تفانیا دست پیش خیریا مصطفى کازمی بکن جبو کو افروشا سیاسی وره چاره سر کرن لی مته برچافرونی و بربدا خواساتنی چه آلیا نهاتن هر دو آلی دا خواسا چک سیازی دکن و خوبشاندانی دکن اوانها خزمت ولاتین عراقی و هر وها دزگهین عراقی جینا که بلکو دوی دانشتنین پارلمان ورنکرن جبو کو عراق جوه که درکوه اف جی بپشتوانی خلکین باش و برز وکا برز سروک بارزانی و نیچروان بارزانی و سماحت مقتدا صدر جبو کو دکارن او کار بکن جبو برجوان دا خلکی عراقی لدسپیکی و لداویشی برز عیساوی نوها مقتدا صدر دست نشاند که کو او دستی دیالوگی پیشکشی خو پیشاندران دکه لی دستی دیالوگی پیشکشی سرکرده و بریو برین چرچوه هواهنگی ناکه هر وها آلین چرچوه هواهنگی چالاکین باسکه صدر وکی کودتا بناف دکن دوی چرچوه دگر نرخاندنه کشته بگرم نعم التيار الصدري بله تيار صدري برلمانی عراقی هر واسا پروسه فلاش کرده ماکو هفته سی پارلمانتر وکشیان جی پارلمانتو عراقی و وکر کو خو پیشان در ورن سرجادیان یان روشتک بچن چاکسازی ور کرن و هر وها چرچوه هماهنگی جی تنه سودانی دوی کو حکومت عراقی پیک بهینه 8 ماه 9 ماه درباز بون لی هر دو آلی نکارین کو کتلیا مزن پیک بینن و حکومتا مزن یا نشتیمانی پیک بینن کو جاده دخوازه چه شیعه سنیان جی کرد بن همو دخوازن کو حکومتا کورا پیکنن حکومتا که بهیز بی و هر وسا خزمتا همو آلیان بکه و سلوگان واجبو نشتیمان بی نکو جبو ولاتین جیناریان جی و دولت ناف دولتی و هرمی برجواندا ولاتیان بی به هر آوائه که بی اگرم دا تماشا بکن نافچین ناف وراز باجارین و خراب بوینه به تمامی خدمت گزاری و آو کهرب تونه حتی این سنی جی لبن دست ترور بونو نها به پشتوانی سیاسی و یندن دخوازن کو روشی باشتر بکن. يضع هذه البصمة في محافظاته، هو المواطن شريف، هو يريد
وڵاتی چ دخوازن کو لقمەیەکە ژیانەیە تەمام ji بۆ وان هەبێ و هەروەسا خزمەت گۆزاریên wan بەلاژ بن و هەروەسا تەندروستی و ئەولەهیên wan jî hebin lê Îraqê xweştivî ku her tişt heye di nava axavê de lê ne çarçoveyekî wihayê siyasî ku neha di îdareya Îraqê dikin û beşek ji van dizîne û partên siyasî pêkînane we kiriye ku xelek xirvebûnê bikin û her wiha bihêne ser cadeyan. Eva hemiyan jî bi hev re dibêjin ku em ê çaksaziyê bikin lê nakin. Kutlên şîî dibînin ku Kurdistan heye. Her roj avakirin heye li bin çavdêriya serkirdeyên برێز ئیساوی دخوازم وێ پرسێژی بکەم نها ku لێ عێراقی ئەڤ ڕەوشاک و هەیە نها خەلکی سەدر لێ زۆنا کەسکە پارلەمەنتۆ گەلو دکارێ جivînê pêk bîne û divê civînê de hikûmeteke nû pêk were baveriya te duyekê heye nirxandina te çi ye نەخێر ناکرێت ئەمە ئەنجام بدرێت ڕەنگە لە دەرەوەی بەغداد لە شارێکی دیکە بەڵام بەم بارودۆخەی ئێستاوە ئاسان نییە کەوا لە بەغدا بکرێت کۆبوونێ بکرێت بە تایبەتی لە چونکە جەماوەری سەدر جمهورێکی بەرفراوانن و ئەوان عەقیدەیەکی جەماوەریان هەیە و باوەڕیان باوەڕی تەواویان بە موقتەدا سەدر هەیە بۆیە لەم ڕۆوە پە بڕوای من قورسە ئەمە ئەنجام بدرێت و هەروەها بارودۆخەکە وەکو خۆی دەمێنێتەوە و حکوومەت بەم ئاراستەی و بەم بارودۆخی ئێستا دروست ناکرێت بە هەرما من کاتدا چوارچەوەی هەماهەنگیش بۆ خۆیان جەماوەری خۆیان هەیە و خەڵکیی تایبەتی بە خۆیان هەیە بۆیە پێویستە ئەم ڕێگە چارێک بدۆزێتەوە لە ناو ماڵی شیعەدا بە شێوەیەک لە شێوەکان چارەسەرێک بدۆزرێتەوە ئەگیرنا هەگی ناتوانین ئەم بارودۆخە تێپەڕێنین باشە دوێ چەرچەوەی دەشتە بپرسم برێزە ئیساوی نوها چەرچوبەی ئا هەڤاهەنگی ڕاگەهاندیە و خۆپیشاندانên wan jî dê berdewam bibin gelo ev yek dikarê bibe aloziyek di navbêna herdû xwepêşandanan de بەدڵنیایەوە ئێستا ئەوەی ئێمە دەیبینین کە ئەوەیە کە دەوڵەتانی هاوسێ دەوڵەتانی دراوسەی عێراق و وڵاتانی دیکە کە بەجۆیەک لە جۆرەکان دەست دێوەردانیان هەیە و لە ناوخۆشە خەڵکێک هەندێن داوا چێکن داوای خزمە گوزارەکانەکەن داوای ئەواکەن ژیانیان بەرەو باشتر بڕوات دەبێت ڕەتچاوی ئەمە بکەین ئێستاکە تۆپەکە لەسەر گۆڕەپانی شیعەکانە پێویستە ئەم بارودۆخە بە هەندوەر بگرن و هەروەها پێویستە کە ڕێگە چارێک بدۆزنەوە و بەڵام بۆکو ئەوەی کە ئێستاکە دەردەکەوێت کە ئەم ڕێگە چارەیە بە ئاسان نییە چونکە خۆپیشاندانەکان بەردەوام دەبن ڕۆژ بە ڕۆژ بەرفراوانتر دەبن و نەسەقامگیرەکە بەردەوام بێ ئێمە هیوامان وایەکەوە عێراق سەقامگیر بێت و دوور بێت لە هەموو شەڕ و جەنگێکی ناوخۆیی بەڵێ برێزی ساوی نوها ئەv ڕاستیە وێنەیە کو لە عێراقی هەیە دوو ئالیین کوش هەبوو و گەلک دوور لێ حکوومەتێکە کو هەیژی ئەف حکوومەت دکاری بەردەوام بکە حتاکۆ هەلبژارتنێکی پێشوەخت لە عێراقی ڕوو بدە تو چاوا دەبینە بەڕێستان حکوومەتی کازمیە بەڵێ دەکرێت ئەم حکوومەتە بەردەوام بێت چکە حکوومەتێکی کار بەڕێکەرە دەتوانێت لە کارەکانی خۆی بەردەوام بێت تاوەکو ئەوەی کە لەلایەن پەرلەمانەوە حکوومەتێکی دیکە دروست دەکرێت یاخود پەرلەمان هەڵدەوەشێتەوە و دەڕۆین بەرەو بارودۆخێکی نوێ یاخود ئەوە تا حکوومەتێک دروستە بێت و پەرلەمان بەردەوام بێت چوارچەوەی هەماهەنگی حکوومەتێک دروست دەکات بۆیە لە هەموو ئەم بارودۆخانەدا دەبینین کەوا کە ئەگەرەکان کراون و هەروەها بارودۆخەکان هەموو ئەگەرێک لە پێش خۆیان دەگرن لەسەر شەقامی عێراقیشدا بە بەدڵنیایەوە کاردانەوەکان بۆ ئەم کارانەی کەوا دەکرێت بەردەوام دەبێت
وەکەوەی کە ئێوەش دەیبینن کەوا ئەم بارودۆخانی کە ئێستاکە هەیە لە خۆپشاندان لە ئەمبار لە شارەکانی ناوەڕاست یاخود لە باشووری عێراق و لە بەغدا ئەمانە بەردەوامیان دەبێت بۆیە دۆخەکە لە وەزێکدا پێویستی بە چارەسەرێکی ڕیشەی هەیە پێویستی بە گفتوگۆکردن هەیە دوور لە ململانێکی سیاسی تند هیواخوازینکەوە عێراق پارێزراو بێت لە هەموو بەڵاو نسیبەتێک بلێ دەست پێشخەریان نەتوێن یەکگرتی هەبوو داخوازە وڵاتین ئەوروپایی داخوازە ئەمریکای هەبوو کوم ڕێیەکە دیالۆگێ بێ پەیداکردن هەروەها دەست پێشخەریە لەسەر عەردێ هەنە دەست پێشخەریە سەرۆک بەرزانی هەبوو دەست پێشخەریە سەرۆکی هەرێما کوردستانی نێچیروان بەرزانی هەبوو ji بۆ دیالۆگێ حتا نها ئەو یەک لە بەغدای لەسەر عەردێ ڕوو نەدایە پێشبینیێتە چنە برێزی ساڵ بەڵێ ئێمە هیواخوازین کەوا حکوومەتی ناوەندی بێن داوای ئەم یا با بڵین بەپی ئەم داخوازەی جەنابی سەرۆکی هەرێم کاک نێچیروان بارزانیەوە بێن بۆ ئەوەی دیالۆگێکی نیشتیمانی بکەن تاوەکو لەم بارودۆخە دەرباز بن و بچنە گفتوگۆیەکی نیشتیمانیەوە کە تایدا لە پێناوی عێراق هەندێکیان سازش لەسەر داواکارەکانیان بکەن و بۆ ئەوەی کەوا دەوڵات پارێزراو بێت و سەروەری خۆی بپارێزێت بتوانێت سەقامگیری بدۆزێتەوە بۆیە خواستی من ئەمەیە کە والانەکان جۆڕا بگرن بەڵام ئەگەر هاتو ئەم بربەستە سیاسیە هەر بەردەوام بوو و بنبەستێکی سیاسی هەر بەردەوام بوو ئەوە هەنگ بەدڵنیاوی عێراق هەنگاو دەنێ بەرەو باردۆخێکی ناسەقامگیرتر ئەمەش ئەو شتەیە کە ئێمە خوازیاری نین و نامانەوێت ڕوو بدات بۆیە پێویستە چ لەسەر مقتەدا سەدرکە یەکێکە لەوانەی داخوازی شەفافیەت و داخوازی با بڵین شەڕکردنەکات لە دژی گەندەڵی هەموو ئەو پێشنیاز و دەست پێشخەریانە بە هەندوەربگرێت کە دێنە پێشەوە لە پێناوی عێراق لە پێناوی ئەو خەڵکە هەژارێکە لەسەر شەقامە و داخوازی گۆڕانکاریە و هەروەها پێویستە کەوا بڵین کە هەر لایەنێک بە جۆەکان بڕێک سازش بکات تاوەکو بارودۆخەکە ئاساییتر بێتەوە و هەمووان بگەن بە ڕێکەوتنێک حکوومەتێک دروست بکرێت کە بەهێز بێ حکوومەتێک دروست کرێت بتوانێت خزمەتی هەمووان بکە ئەv پێشنیارێن یانژی پێشبینیên گۆتەکردی برێز عیساوی تو باوەڕ دەکەیت دەمێکی کوردە ئەڤێک لە عێراقی ڕوو بدە لە ڕاستیدا هیوامان وایە هیواخوازین ئەمە ڕوو بدات هەمولانەکان چه حکوومەتی ناوەندی و هەروەها ئەو پێکەتانەی سەرەکین وەکو مقتەدا سەدر ئەوانی دیکە بێن بە دەم ئەم داخوازیە ئاشتەوایانەی کەوا داخوازی با بڵین ئاشتەوایی و داخوازی گفتوگۆ دەکەن و هیوادارین هەمولانەکان لە ئاسی بەرپرسایەتیەکی وادا بنکەوە هەنگاو بەهاوێژن بە ئاراستەی سەقامگیربوونەوەی بارودۆخی عێراق و خۆمان بە دوور بگرین لە پێداگیریکردن لە کۆمەڵێک داخوازی کەوا عێراق بەرەو بارودۆخێکی خراپتر دەبا و سەدر بۆ خۆی کە داخوازی چاکردنی بارودۆخەکەیە دەبێت بە دەنجەمەوە بێ و سەرۆک نێچیروان بارزانیش وەکو سەرۆکی هەرێمی کوردستان هەمیشە وەکو دیپلۆماتکارێک ئەم دەستەوە ئەم ئاشتەوایانەی ئەنجام داوە بۆیە گرینگە کە لەمڕۆوە هەمولانەکان جۆ بگرن و ئەگەر لە بەغداش نەبێت لە شاری هەورە لە شوێنێکی دیکە دەستکەن بە گفتوگۆکردن لە پێناوی ئەوەی کەوا عێراق لەم ئازار و ناخۆشی و ناسەقامگیریە دوور بخەنەوە و پرۆسەی ئازاردان و با بڵین نەبوونی خزمەتگوزاری و گەندەڵی کۆتایی پێبێت و هیوادارم خوازیارم ئەوەی کەوا لایەنەکانی شیعابیان لە هەولێر کۆبنەوە دەست بکەن بە دانوستانێکی حەقیقی ئەمە خواستی ئێمەیە چونکە پێمان وایە تاکە ڕێگە چارەیە بۆ دەرباسکردنی عێراق لەم دۆخەنە هەموارەی کەوا تێیدایە چکە سەرۆک بارزانی و سەرۆک نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە ناو پرۆسەی سیاسی عێراقا هەر ئەم شتەش لەوان چاوەڕێکرێکەوە بەو شێوازە هەمیشە فاکتەری خێربوونە و توانیوانە کەوا لایەنەکان لە پێشترە لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆ بکەنەوە بەڵێ گەر ئەم لەگۆڕ ڕاستیاگۆ ئیرۆ لەسەر جادێ تێژیاندن برێز عیساوی تەماشە بکەن گەر ئەف دەست پێشخەری دپراتی کە دەجی بجی نەبن ئالی نێزیکی هەڤودوو نەبن سەناریۆیە یعنی سەناریۆی لە عێراقیتکاری چ بە عێراقیتکاری وەرە گەر ئەف دیالۆگ ناوبێنە ئالیان دە پێکنەوەی
ئەف دەستپێشخەری ئەنجام دێت. بەڵێ من پێم وایە پێشببینی دەکەم کەوا پەرلەمان هەڵبوەشێتەوە یاخود ئەوە بەرە و باردۆخێکی نەهەموار و فەوزایەکی گەورە دەڕۆین بەڕاستی با بڵین هەڵوەشانەوەی پەرلەمان و دووبارە ئەنجامدانەوەی هەڵبژاردنێکی دیکەی پێشوەختە ئەگەرێکە لە ئەرەگەکان بۆیە یا ئێمە هەنگاو دەنین بەرەو ئەوە کە هەڵبژاردنێکی دیکە بکرێ و پەرلەمان هەڵبوەشێتەوە یاخود هەنگاو دەنین بەرەو تونتربوونەوەی باردۆخات چکەوەکوی دەردەکەوێت سەدر تاوەکو ئێستا کە پێداگیرە و ڕێگەنادا بەوەی کەەوە حکوومەتێک لەلایەن چوارچەوەی هەماهنگگی و پێکوێت تا ئەندازێکی زۆر ئەمە وەکو مستەحیل دەردەکەوێت بۆیە هیواخوازی ئێمە هیواخوازین کە والایەنەکان دەستکەن بە گفتوگۆکردن لەسەر بنەمای پێشنیازەکە و دەستپێشخەرەکەی سەرۆکە نێچیروان بارزانی ئێمە خوازیارین ئەوەی باشترە کە پەرلەمان هەڵوەشێتەوە و هەڵبژاردنێکی پێشوەختە بکرێوەکەوەی لەکە ئێمە بڕۆین بەرەو فەوزایە کە هەمووی هیچ لایەک لی سوودمەند نابێ. برزی ساوینها پرسەکردن هەیە هەن شارەزایەن سیاسی دەبێژن گەر عێراقی بخوا بریاری لەسەر بەغدای بدن دکارن ڕیا چارەسەریە پەیدا بکەن لێ دەستوەردانین دەرەکی دناو عێراقی دە ناهێلن و ئەف دیالۆگان نیشتمانی لە عێراقی ڕوو بدە نرخاندن هاتە چێت وێ دەربارێت بە دڵنیایەوە ئەوەی کە ئێوە دەیڵێن لەوەی کەوا عێراق دەستێوەردانی دراوسەکانی و لە ئاسی نێو دەوڵەتیش تێیدا هەیە و لە ڕابردوودا ئێمە ئەمانەمان بینیوە کەوا هەمیشە ئەمانە کاریگەریەکی نەرێنی هەبووە لەسەر پرۆسەی سیاسی عێراق و هەمیشە ئەم دەستێوەردانانە و ئەم ململانیانە عێراق دەبات بەرەو تونوتیژی زیاتر و لە خزمەتی عێراقەکاندا نییە و تەنیا ناخۆشیان بۆ دەهێنێت وەکوی کە منش ئاماژەم پێدا لە پێشتردا پێویستە کەوا ئێمە هەمومان خوازیاری عێراقێکی بەهێز بین کەوا سەروەری خۆی بپارێزێت لە ئاسی دەوڵەتانی عەرەبی و هاوسێکاندا توانای هەبێت لەسەر پێی خۆی بوەستێت بۆیە بۆ ئەوەی ئەمەش ڕوودا پێویستە حکوومەتێکی بەهێز هەبێت و لە ڕابردوودا حکوومەتەکانی ڕابردوو با بڵین کاریان کردووە بەڵام بە نوێنەرایەتی بەرژەوەندی عێراق نەبووە وەکو دەردەکەوێت ئێستاش خواستێک هەیە کەوا عێراق سەروەری خۆی بپارێزێت لەسەر پێی خۆی بوەستێت و هاونیشتیمانی چاوەڕوانی ئەوەیە کەوا عێراقێک بێت کە خێر و خۆشی بۆیان تێدا بێت و بتوانێت خزمەتگوزاریان بۆ دابین بکات و عێراقێک بێت لە ئاسی ناوخۆی لە ناو بە بڕیارێکی نیشتیمانی دروست بکرێت هیچ کەسێک لە عێراق خوازیار نییە کەوا عێراق بەرە و ململانەیەکی تائیفی یاخود شەڕی ناوخۆی هەنگاو بنێت چونکە ئەمە زیانی بۆ هەموو لایەک دەبێت بەبێت جیاوازەکان بۆیە لەمڕۆوە من پێم وایە کەوا ئەگەر بێت و با بڵین گۆڕانکاریەکی ڕیشەی لە تێڕوانینی لایەنەکانە نەکەن و هەر لایەنێک بەردەوام بێ لەسەر پێداگیرەکان باردۆخەکە خراپترە بێوەکو بینین کەوا عێراقان خوازیاری چین خوازیاری باشترکردنی ژیانی خۆیانن خوازیاری ئەوەن کەوا حکوومەت بتوانێت خزمەتگوزارەکانیان بۆ دابینکە شەفافەتێکی زیاتر هەبێت و هەروەها دەیانەوێت کە با بڵین ئەوەی لە ڕابردووە دەرحەق بە هاونیشتیمانیانی عێراقی کراوە دووبارە نەبێتەوە وەک لە ڕابردوودا هەر لایەنێک هەوڵی دابێت کەوا پێداگیری لەسەر بۆ چوونی خۆی بکات ئەوە بەبێ ئەوەی کە هیچ سوودێکی هەو بێت تەنیا زیانی گانووە دەبێت هەموو لایەک هاونیشتیمانی هاوڵاتیان ئازادی ڕادربڕینیان هەبێ ئەمەی کە ئیسش دەکرێت لە چوارچەوەی ئەمەیە دەبێت گوێی لە ڕابگرێت چونکە بناغەیەکی دیموکراسیت بریتە لە ئازادی ڕادربڕین و بریتە لەوەی کە هاونیشتیمانیان خزمەتیان بکرێت بۆیە گەلی عێراق بە هەموو لایەنە جیاوازیەکانیەوە بە هەموو پێکاتە جیاوازەکانیەوە خوازیاری ئەوەیە کە باردۆخەکە لە بەرژەوەندی ئەوانە بێن خوازیاری ژیانێکی شایستان خوازیارن کەوا حکوومەتێک هەبێت کە خزمەتگوزارەکان دابین بکات خەڵکی هیچ پەیوەندیەکی بەم جۆرە سەرێشانەوە نییە خەڵک ڕۆژانە دەوێتی کارێکی هەبێ بیکات کەک جاسم من دخواست ئەس بپرسم کو ئەف ڕەوشاڵووسک و لە بەغدای ڕوودەدە لێ هەروەها سەکنا کورد سەکنا هەرێما کوردستانی سەکنا سونە گرێدایی vê ئالوزیا گۆل بەغدایی تێژیاندن چاوا دبینە دەست پێشخەریên سەرۆک بەرزانی سەرۆکەی هەرێما کوردستانی هەروەها هەفدیتنên ku هەر دووهی خەمیس خەنجەر لەگەل سەرۆک بەرزانی هەفدیتناوی هەبوو سەکنا کورد و سونە vê ڕەوشە ئالوزیا عێراقی دەت چاوا دنرخینە لە ڕاستیدا هەموو کوتلە سیاسیەکان
بە کوردەکانیشەوە و بە سونەکانەوە خوازیاری ئەوەنکەوە دیالۆجیشی نیشتیمانی هەبێت و لایەنەکان دەستکەن بە گفتوگۆکردن تاوەکو بتوانن لەم قەیرانە دەربازمان بێت. بەڵام وەکوی کە دەبینین تاوەکو ئێستاکە باردۆخکە لە ئاسێکی ناسەقام گیردایە خۆپشاندانەکان بەردەوامن. لە ڕاستیدا سەر چاوی کێشەکەش پەیوەنددار بوو بە کوتلەی گەورەوە کە چوارچێوی هەمانگی لە ئێستادا هەیەە و کێشەکەش بەتایبەت لێەوە دەستی پێکردکەوە محەممەد شیع سوودانی دەزیشان کرا بۆ سەرک وەزیران کە ئەمە خواستی سەدری لەسەر نەبوو بارودۆخەکە لێرەوە دەستی پێکرد. بۆیە ئەمە مانای ئەوە نییە کەەوە بارودۆکان بۆ خۆی بەردەوام بێت، دەکرێت هەندێک لایەن سازش بکەن و دەست بکەن بە گفتوگویەکی نیشتیمانیانە ڕەنگە کە بارودۆخەکە لە بەرژەوەندی هەمولای کۆتای بێت. ئەگەر حکوومەتش پێک بێت، ئەگەر حکوومەت پێک هاتوو لەلایەن چوارچێوی هەمانگیەوە ڕەنگە سوودانی کەسێک بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ، بەڵام بۆ ئەوەی سەرکەوتوو بێ لە هەموو بارەکاندا پێویستە پاڵپشتی هەموو پێکاتە جیاوازەکانی هەبێت ومان لێی ڕازی بن. بەڵام وەکو دەردەکەوێت بەڕێز سەدر بۆچوونێکی جیاوازی دیکە هەیە لەسەر پرۆسەکە و خوازیارێکە بە شێوازێک بێت لە بەژەوەندی هەمولایەکدا بێت و حکوومەتێک دروست بێت کە شەڕی گەندەڵی بکات. ئێمە خوازیارین کەوا چوارچەوەی هەمانگی و ڕەوتی سەدر دابنشن لەسەر یەک مێزی گفتوگۆ لە هەولێر بێت یاخۆ لە شوێنێکی دیکە لە بەغدا دەست بکەن بە گفتوگۆیەکی جدی تاوەکو بتوانن ڕێگە چارەیەکی حەقیقی بدۆزنەوە و وەکو وتشمان کەوا دەستپێشخەری جیاوازی هەیە، بەتایبەتی دەستپێشخەری سەرۆکی هەرێمی کوردستان هەیە کە داخواز دەکات کە هەمووان بێن کۆبنەوە لەسەر یەک مێزی گفتوگۆ و بۆی بتوان بە هەمووان بەیەکەوە حکوومەتێک دروست بکەن کە خواستی هەمووانی لەسەر بێت و بەهێز بێت و عراق بێتە بارودۆخێکی ئارامترەوە و یاسای بودجە بتوانێت دەربکات و بتوانێت ئاسایش و سەقامگیری و خزمەت گوزارەکان بگەێنی بە هاونیشتیمانیان. ئەمە خوازیاری خواستی هەموو لایەکە و هەموو لایەنە سیاسەکانە، چکە ئێستا پەرلەمان وەستاوە لە کارەکانی خۆی ناتوانێت یاساکان دەربکات، چکە ئێستا خۆپشاندانەکان لە بەردەمی پەرلەمانن و ئەمەش ئەگەری وەیتایە بەرەو تەقینەوەیکی گەورەتر بڕات ئەگە بەردەوام بێت. بۆیە خوازیارین لەوەی کە چ مقتەدا سەدر چ لایەنەکانی دیکە بێن بە جۆیەکان دەستکەن بە گفتوگۆکردن لەگەڵ چوارچێوەی هەمانگی و لەگەڵ پێکاتە سەرنجەکانی دیکە بۆ ئەوەی بتوانن ڕێگەیەک بدۆزنەوە و بتوانن بارودۆخەکە ئارام بکەنەوە، چونکە ئەم بارودۆخە ناکرێت بەردەوام بێت و چوارچێوەی هەمانگیش ناتوانێت حکوومەتێک پێ بێنە بەبێ خواستی ڕەوتی سەدر، وەکو دەردەکەوێت ڕەوتی سەدر بەهێزن و دەبێت خواستەکانیان لە بەرچاو بکرێت. بۆیە ناکرێت حکوومەتێک دروست بکرێت بەبێ ڕەزامەندی ئەوان. ئەوەی کە ئێستاش ماوە بارودۆخەکە بە ناهەمواری دەمێنێتەوە، وار حکوومەتێکش دروست بکرێت بەبێ خواستی سەدر ڕەنگە تەمەنێکی درێژی نەبێت و حکوومەتێکی شەلە لەبێت. بۆیە خواستی ئێمە ئەوەیە کەوا بە شێوەیەکی ئاشتیانە دابنشن لەسەر مێزی گفتوگۆ وەکۆی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان داوای کردووە لە هەولێر دابنشن بتوانن بۆچوونەکانیان لەگەڵ یەکتری ئاڵوگۆڕ بکەن و بگەن بە چارەسەرێک کە لە خزمەتی هاونیشتیمانی عراقیدا بێت و ڕاستیدا نیەتێکی باش هەیە، نیەتێکی ڕازگۆیانە هەیە لەلایەن هەرێمی کوردستان و بەشێک لایەنەکانی دیکەش لە عراقدا بۆ ئەوەی کەوا بتوانن ئەم بارودۆخە بێڵنەوە لەمەی کە ئێستا هەیە و بەرەو خراپتر نەڕوا. بله سپاسیاتت کم برای جاسمی ساوی شارزای سیاسیش فلو جبریا سکایپی تو میوانیم.